فیلمی هامێنتی دەرێنن کڵۆی ژاو کە فیلمێکی تراژیدی بایۆگرافی درامی مێژووی ڕۆمانسیە کە لە نواندنی هەرێک لە کارکتەران پاول میسکال و جێسی بەکلی کە دوو باشترین نواندن پێشکەش بە بینەر دەکەن. جا چیرۆکی فیلمەکە باز لە ژیانی ویلیام شکسپیر و خێزانەکەی ئانیەس دەکاتن کە چۆن یەکتریان ناسی بێگومان لە سەدەی 16م لە ئینگلترا چۆن یەکتریان ناسی و دواتر چۆن هاوسەرگیریان کرد، دواتر بۆی مردنی تاکە کوڕەکانەوە بۆی نەخۆشی تاعون ژیانیان دەبێتە چ دۆزەخێک و ناخۆشیەک چ ئازارێکی بەرگە نەگیرا و ڕوو لە ژیانیان دەکاتن. جا ئەو فیلمە زیاتر تیشک دەخاتە سەر خێزانی ویلیام شکسپیر ئانیەس کە دەبێت بەهێز بێت تاوەکو گرنگی بەم داڵە زیندوەکانی بدات و لەو لاشەوە ئەو ئازارە چۆن وا لە ویلیام دەکات گەورەترین و مەزنترین کاری ئەدەبی پێشکەش بە جیان و بە مێژوو بکات، ئەویش نووسینی هاملێتە. جا بەجددی ئەو فیلمە بەتەنیا فیلمێکی ئاسایی نیە، نواندنەکان ئاسایی نینە، فیلمەکە لێ کاتدا هەم دەتگرێنێ و هەمیش فێرت دەکات. ئەو فیلمە ئاسان بیر ناچێتەوە، بینەر ناتوانین بە ئاسانی ئەو فیلمە لەبیر بکات، بۆیە دەتوانم بڵێم ئەو فیلمە شایانی ئۆسکار نیە بەڵکو ئۆسکار شایانی ئەو فیلمەیە، بێگومان یەکێک لە باشترین فیلمەکان چونکە ئاسان تێکەڵ بە بینەر دەبێت، تێکەڵ بە ڕۆحی بینەر دەبێت، بۆیە بینەر ئاسان ناتوانێت بیری لێ نەکاتەوە بی لە ڕووداوەکان و ئەو ئازارانی کە لەو خێزانە کە دەیبینین وەکەوەی تۆ لە واقع بەرامبەر ئەو خێزانە دانیشتبووی هەست بە ئازارەکەیان بکەیت وا بە ئاسانی تێکەڵ بە بینەر دەبێتن. جا ناوی هامێنت یان هامێڵت کە یەک پیتیان جیاوازە ئێن و ئێڵەکە لە کۆتایی سەدەی 16م و سەرەتای سەدەی 17م هەمان شت بووە وەکو یەک شت بەکاریان هێناوە، چ بتگوت بە هامێن یان هامێڵ یەک شت بوو، یەک مانایان هەبوو. جا هامێن کوڕە تاقانەکەی ویلیام شکسپیرە کە لە تەمەنی 11 ساڵیدا بۆی نەخۆشی تاونەوە کۆچی دوایی دەکات. جاوە فیلمە زیاتر تریشی دەخاتە سەر ئەو پەیوەندیە قوڵ و ئازاربەخشەی کە لە نێوان مردنی کوڕەکەی و نووسینی یەکێک لە مەزنترین شاکارەکانی ئەدەبی جیانی هامێڵدا هەیە. وە گۆڕینی پیتی ئێن و ئێڵ بەتەنیا گۆڕانکارێکی ڕێزمانی نییە بەڵکو گۆڕینی خەمێکی قوڵ و تایبەتە بۆ کارێکی هوەری نەمر. جا ئەو فیلمە بەجددی ئازاربەخشە بە دەگمەی فیلمەیە بۆ جۆرە بینەر بخاتە ژێر کاریگەری خۆیەوە، کۆتاییەکی تراژیدی تاریکمان هەیە. بەجددی ئەو فیلمە بەتایبەت ژیانی ئانیەسی خێزانی ویلیام شکسپیر دڵت ئازار دەداتن لە باوەڕەدانم بوو کە ژیانی شکسپیر بۆ جۆرە ئازاراوی بوو بێتن. جا چیرۆکی ئەو فیلمە لە ڕۆمانی نووسەرێکی ئیرلندی بەناوبە بە ناوی ماگی وەرگیراوە کە کتێبەکەی لە ساڵی 2020 چاپ کرا، هەری یەکەو سەر بووە پڕفرۆشترین کتێبی جیهان و دەنگدانەوەیکی گەورەی لێکەوتەوە خوێنەر و ڕەخنەگران سەرسام بوون لە شێوازی چیرۆکەکەی کە چۆن ژنەکەی شکسپیری کردوتە چەق و بزوێنەری چیرۆکەکە. هەر ئەوەش وای کرد فیلمەکە هەمان ئەو هەستە پڕ لە ئازارە پڕ لە سۆزە بگوازێتەوە کە چۆن ئازارە بێدەنگەکان دەتوانن ببنە هەوێنی نووسینی یەکێک لە باشترین کارە ئەدەبیەکانی مێژوو. جا ئەو دیمەنی کۆتایی شانوێکە بەجددی یەکێک بوو لە جوانترین و کاریگەرترین دیمەنەکان. ئەو دیمەنی یاخودۆ کۆتایی وای کرد ئانیەسی خێزانی شکسپیر ماڵاوی لە منداڵەکەی بکاتن و لە هەما کاتیشدا لە مێردەکەی خۆش بێتن. لەو لاشەوە ویلیام بەو کارەی بە شێوازی خۆی توانی ماڵ ئاوایی لە کوڕەکەی بکاتن وەک قەرەبوویەک بۆ ئەو بۆشایی کە دروست بوو لە کاتی مردنی کوڕەکەی و ئەو لەوێن دەر حزوری نەبوو و ئامادە نەبوو نەتوانی ماڵ ئاوایی لێ بکات. بە شێوازی خۆی کارێکی کرد تاوەکو دڵی ئارام بێتەوە بۆی کە ماڵ ئاواییەک لە کوڕەکەی بکات و بە گریانەوە لە باوشی بکاتن. وە لە کۆتاییدا و فیلمە بەتەنیا چیرۆکی نووسەرێکی ناودار و لە دەستدانی منداڵەکەی نییە بەڵکو گەشتێکی قوڵە بۆ ناو ناخی مرۆڤێک کە لە نێوان داهێنان و لە دەستداندا قەتیز بووە. ئەو بازنەیەمان نیشان دەدات کەوا هوەری لێوە لە دایک دەبێتن. جا بۆ ئەو فیلمە بۆ من بێکەم و کوڕی یان وەکو یەکێک لە باشترین فیلمەکانی ئەو ساڵ دەیبینیم چونکە باشترین سینناریۆ وەرگیراو باشترین دیزاینی جلوبەرجی هەیە بەبێ هیچ گومانێک وە وێنەگرتنەکان نایەبە و دیالۆگەکان سەر و خەیاڵە گوزارش ناکرێتن و نواندنەکان بەجددی تەنیا نواندنێک نەبوو نائاسایی بوو زۆر نایەبوون ئی هەمویان بە تایبەتی دوو کارکتەری سەرچیمان پاوەڵ لە قوڵایی دەرونیەوە کارکتەری شکسپیر بەرجەستە دەکات ئەو بە بێدەنجی و تەنیا بە گۆڕانی ڕوخساری نمایشی باوکێکی تێکشکاو دەکاتن و جێسی کلۆی بەجددی یەکێک لە باشترین ڕۆڵەکانی ئەو ساڵی جێڕایی خانمە ئەکتەر
ڕۆلی ئانێسی خێزانی شکسپیر بەجددی زۆر ناوازە بوو، بەجددی وای لە بینەر کرد لە کۆتاییدا بگیرێتن تاو کارکتەرێک بۆ چوو بۆ ناو قوڵایی ڕۆحی ئانێسی خێزانی شکسپیرەوە. جێسی ئەو ساڵ ئۆسکار ئەگەر نەش باتەوە یەکێکە لە پاڵێراوە زۆر بێزەکە، چونکە نوادنێکی سەر و خەیاڵی کردووە. پێنتیش بۆ من یەکێک لە باشترین ڕۆڵەکانی جێرە بەو تەمەنە کورتەوە، جا بۆیە دەڵێم ئەو فیلمە بێکەم و کوڕێ لە هەموو ڕۆکەوە نایەب بوو، وەکو کتێبەکەی وەکو ژیانی شکسپیر وەکو ئەو ئازاری کە بینیمان بە نەمیری دەمێنێتەوە. فیلمەکە بە ئاسانی تێکەڵ بە بینەر دەبێت، بە ئاسانی کاریگەری لەسەر بینەر دروست دەکاتن کە منەوە فیلمانێکە بەو جۆرە کاریگەری لەسەر بینەر بەجێ دێڵێت. دوو ڕۆژە سەیری ئەو فیلمەم کردووە، دوو ڕۆژە نەمتوانی سەیری فیلمی تر بکەم، چونکە بەجددی ڕووداوەکانی ئەو ژیانەی شکسپیر و خێزانەکەی پێدا تێپەڕی و ژیانێکی زۆر قورس بووە. هامێڵت بەو ئاسانیە نەنووسراوە، بەرەمی ئازارێکی کوشوندەی لە دەستدانی کوڕەکەی بۆی نەخۆشیەوە، جا کاتێک دەمرێت و ئەو بەو ئازارە تێدەپەڕێت و لە لاشی نەبیت بێگومان کاریگەری ڕاستەخۆی دەبینین کە بەسەر باوکی بەسەر شکسپیرەوە هەبووە. جا نووسینی هامێڵت وای کرد ڕۆحی هامێنتی کوڕی بە زوندوی نەمر بێت تا هەتای بمێنێتەوە. جا بە هەموو پێوەرێک ئەو فیلمە شایانی بینینە، بێگومان لە خەڵاتی ئۆسکار حزوری دەبێت زۆر بە بەهێزیش. ئەگەر ئانێس ئەو وەکو باشترین خانمەکتە ڕۆڵەکەی نەبردەوە بۆ من شکستێکی گەورەیە، شایانی ئۆسکارە بەجددی یەکێک لە باشترین ڕۆڵەکانی جێرا. جا ئەگەر بینەری فیلمەکە بووی سەرنجی خۆت بنووسەوە، ئەگە بینەریشی نەبوویت پێت دەڵێم خێراکە یەکێک لە باشترین فیلمە کانی مێژوو لەدەست دەچێتن کە لە باشترین کتێب بۆ گیرەوە لەسەر ژیانی یەکێک لە نووسەرە گەورەکانی جیانی ئەدەبیات دەرهێنراوە، بۆیە بە هەموو پێوەرێک یەکێک لە باشترین فیلمەکانە بەبێ هیچ مناقەشەیەک. جا شتێکی وام نەماوە لەسەر فیلمەکە، ئەگەر تۆ شتێکت ماوە وەکو گوتم لە کۆمنت سەرنجی خۆت بنووسەوە، ئەگەر ناتا فیلمێکی تر تا خوێندنەوەیکی تر دێمەلاتان ئاسوودە خۆش بەخت بن.